سەرەڕای بچووکی ڕووبەری خاچی غەزە و گەورەی دەردەسەریەکانی چەندین نەتەوە و ڕەگەزی جیاجیا لەخۆ دەگرێت. حاجی جەعفەر گلان هاونیشتمانێکی کوردی خەڵکی زاخۆیە و نزیکەی 20 ساڵە لە غەزە نیشتەجێیە. ڕوودا و لە ماڵەکەی خۆی لە شارەدەی عەبسان لە باشووری ڕۆژهەڵاتی کەرتی غەزە سەردانی کرد و لە دەمی خۆیەوە گوێبیستی هاتنی بوو بۆ غەزە. من خەڵکی گوندەکانی دەوروبەری زاخۆم. لەوێ ڕووباری دیزلەی لێیە. من و براکانم لەوێ لە زاخۆ زۆر لەو ڕووبارە مەلەوانیمان دەکرد. من خۆم ساڵی 1994 لەگەڵ هاتنی دەسەڵاتدارانی فەڵەستین هاتمە غەزە. ئەوسا لەگەڵ هاوسەری دووەمم ژانی هاوسەریمان پێک هێنا و لەو ماڵەدا دەژین. حاجی جەعفەر گلان لە سەرەتای ژیانیەوە لە غەزە لەگەڵ چەندین دەردەسەری ژیاوە. جارێکیان لە کاتی یەکێک لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزە زۆر بە سەختی بریندار بووە. لەو شارۆچکەی کە بەهۆی چوونە ناو هێزەکانی فەڵەستینەوە لێگیرساوەتەوە. هەروەها کوڕێکیشی بە گولەی هێزەکانی سوپای ئیسرائیل لە ناوچە سنووریەکان بریندار بووە. ساڵی 2002 یەکێک لە هاوڕێکانم پەیوەندی پێوە کردم و گوتی لیوا ئەبوو حەمید فەرماندەی هێزە فەڵەستینیەکان لە باشووری غەزە بریندار بووە. ئەو کات منیش دەستمدا چەکەکەم و دەرچوون بۆ ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی ئیسرائیل. ئەو کات بە سەختی لە سکمەوە بریندار بووم. لە هۆش خۆچووم و منیان خستە ساردکەرەوەی تەرمەکانی نەخۆشخانە. وان زانی بوو مردوم. کاتێک مێرمنداڵ و گەنج بووین لە شوێنێکی نزیک سنووری غەزە و فەڵەستین بووین. بەردمان داهێشتە سەربازانی ئیسرائیلی. سەربازەکان لە ناو کێلگەکانی پاقە لێمان هاتنە دەست و دەستدرێژی گولەیان لێکردین و قاچێکم بریندار بوو. منداڵەکانی حاجی جەعفەر گلان شانازی باڕەچەڵەکی کوردیانەوە دەکەن و هیوا دەخوازن سەردانی هەرێمی کوردستان بکەن و بۆ دیدەنی مام و خزمەکانیان کە لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان نیشتەجێن. من مەجدی گلانم لە قامیشلۆ لەدایک بوومە. مامەکانی خۆم نەبینیوە. هەمویان لە هەرێمی کوردستانن. خۆزگە دەخوازم هیچ نەوێت بۆ مانجێک دوان بگەڕێمەوە هەرێمی کوردستان و خۆزگی ئەوە دەخوازین یەکدی ببین. من خالید گلان کوردیم و بەڕەچەڵەک کوردم. هیواخوازم خوا پشتیوانمان بێت بۆ دیداری مامەکانم لە کوردستان. لە منەوە سڵاو بۆ کوردستان. سلام علیکم. عەبیر یەکێکە لە کچەکانی جەعفەر گلان. کوردستان و زمانی کوردی زۆر خۆش دەوێت. زۆر وشەی کوردیشی لەبەرکردوون با باسی سرود با زمانی کوردی. جوان دورکەتم بوویە چەند ساڵ بەرچاوم بۆ خەون و خەیال. جوار دورکەتم بوویە چەند ساڵ. بە هەمان شێوە خوازیارە سەردانی هەرێمی کوردستان بکات و چاوی بە مام و خزمەکانی بکەوێت. من عبیر گولان عمری من 20 ساڵە ئەز کوردی عێراقی ئەم جی کەلێکی حەش کوردستان دکەن حەش کوردات دکەن ئەم لێ دریتەنێنە بهتری 20 ساڵانە حياتما نخوشن فيري اجبر اهلي ما دوري منا سباس حاجی جەعفەر گلان پێشتر بە پلەی مقدم لە ناو هێزەکانی ڕێکخراوی ڕزگاری خوازی فەڵەستین بووە لە ساڵانی هەفتاکانی سەدەی ڕابردوو. سەرەڕای تێپەڕینی 40 ساڵ بەسەر جێهێشتنی هەرێمی کوردستان لەلایەن حاجی جەعفەر گلان و سەرەڕای تێپەڕبوونی 20 ساڵ بەسەر گیرسانەوەی لێرە لە غەزە بەڵام هێشتا خۆی و خێزانەکەی بیری ئەوە دەکەن سەردانی هەرێمی کوردستان بکەن و چاویان بە برا و خزمانی خۆیان بکەوێت لە زاخۆ. محمد سالم روداو غزة